خۆشەویستان جارێکی تر سڵاتان لەبێ لەگەڵتانە بەردەوامین دوایین تەور و گفتوگوی ئەمڕۆژمان تەورێکە تایبەتە بە تۆڕێک بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە دروشمی ئێمە ئەتوانین کامیشاڵین تواناکانی خاوەن پێداویستی تایبەت هەمیشە توانایەکی زۆر ناوازە و توانای گەورن کە ئەتوانی کاری پێ بکرێت و بتوانێت هاوپەیمانی لەگەڵ ڕێکخراوەکانی کە بتوانن پرۆژە و کاری باشتریان هەبێت لەم نێوەندەیە هەوڵدراوە کە بە شێوازێک کار بکرێت کە چۆن هەماهەنگیەک دروست بکرێت لەگەڵ لایەنەکانی ترە بۆ ئەوەی کە هەم بارودۆخی خاوەن پێداویستی تایبەت لە ڕووی پێداویستیەوە لە ڕووی تواناسازیەوە لە ڕووی بەکارهێنانیان لە بوارە جیاوازەکانی ژیانە کاری لەسەر بکرێت جا ئەمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بێ یاخود لەسەر ئاستی عێراق بێ بەگشتی ئەما بێتە بەشێکی گرنگ کە بتوانن هەوڵی بۆ بن و بتوانن بە شێوازی کاری بۆ بکەن کە ئەم تۆڕە زیاتر پەرەبسەنێ و بتوانێت بە شێوازی لە شێوازەکان گرنگی بە توانە سازیەکانی خاوەن پێداویستی تایبەت و وە گرنگیش بە بۆ ڕێکخرا و لایەنانەی کە یانوێ هەمانجی ئەمان بکەن لە کار و پرۆژەکانیانە بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز کاکشانە و پێشڕۆمان گرۆک و بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی ئەندریا بۆ مافوو کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە پەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە کاکشانە زۆر بەخێر بێی سڵاو لێبێ سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ ئێوە بەیانیتان باش بەیانی بینەرانی عزیزی کورسات باش بێ زۆر سپاس بە دروشمی ئێمە ئەتوانین دروستکردنی تۆڕێک لەم شێوەیە چی کاریگەریەکێ بێ لەسەر خاوەن پێداویستی تایبەت دەستخۆش بۆ ئێوە بۆ دەرفەتەکە دیارە هاوپەیمانێتی یاخود تۆڕی بەڵێ ئێمە ئەتوانین یەسویکان تۆڕێکی گرنگە بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان کە ئەم تۆڕێکی عێراقیە و دوێنێ خۆشحاڵانە لە شاری سلەیمانی ڕاگەیەندرا بۆ ڕایگشتی بەڵام پێشتر بە چەند ڕۆژێک هەڵبژاردننی بۆ کراو لە هەڵبژاردنێکی ئازاد و دیموکراسیانەدا نوێنەرایەتی تۆڕەکە دیاری کرا کە ئێمە وەکو سکرتێری گشتی تۆڕەکە دیاری کراین و ئەم تۆڕێکە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت کۆمەڵێک ڕێکخراوی خاوەن پێداویستی تایبەت لە ناو تۆڕەکەیان کە ژمارەمان لە ئێستادا 8 ڕێکخراوە بەڵام وەکو ئەڵێ حەسر نەکراوە لەو ڕێکخراوانە بەڵکو ئامانجمان بەرفراوانکردنی تۆڕەکەیە چونکە تۆڕی یەسویکان ئامانجی گەورەی هەیە ئەیەوێت خزمەتی باش بکە ئەیەوێت کۆدەنجی دروست بکە ئامانجی ئەوە هەیە هەماهەنگ بێ و خزمەتێکی باش لەگەڵ بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان بکە کاک پێشڕەو کاتەم مادەم ئامانجلی خزمەتکردنی زیاترە ئەگەر ئەمەمان زیاتر بۆ ڕوون بکەیتەوە لەمە بەدووە لە ڕێگەی ئەم تۆڕەوە ئەکرێت چی زیاتر بکرێت بۆ خاوەن پێداویستی تایبەت دەستخۆش دیارە خۆی ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکان هەریەکە بە نۆرەی خۆی و بە پێ و ئامانجی کە بۆی دامەزراوە تاکوڕادەیە خزمەتی باشیان بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت کردووە لە ڕابردوو لە ئێستاشدا و هەر هەمووشمان وەکو ڕێکخراوەکان پلانی استراتیژی تایبەتمان هەیە بۆ خزمەتکردن بە خاوەن پێداویستە تایبەتەکان بەڵام دامەزراندنی تۆڕێکی بەم شێوازە کە بەڵێ ئێمە ئەتوانین بۆ دروستکردنی کۆدەنجیە لەو پرسانەی کە پرسێکی گشتین تایبەتن بە خاوەن پێداویستێ تایبەتەکان لە مافەکانیان لە ئیمتیازاتەکانیان لە هاوتاکردنی موچەکانیان و لەو بابەتانەی کە پرسێکن بە گشتی تایبەتن بە خاوەن پێداویستێ تایبەتەکان بەگشتی ئێمە لەم تۆڕە کۆمەڵێک ئامانجمان هەیە یەکەم کۆدەنجی نێوان هەموو ئەو ڕێکخراوانەی کە لەم تۆڕەن وە لە داهاتوو دێنە ناو تۆڕەکە و دووهەم بەدیهێنانی ئامانجێکی خزمەتکردنی سەردەمیانە و پیشەییانە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت سێهەم بوون بە نێوەندێکی بەهێزتر یەکدەنگتر لە نێوان داواڕەواکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت و لایەنی پەیوەندیدار لە حکومەت و کەرتی تایبەت و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەمەش بۆ ئەکرێت لەبەر ئەوەی کاتێک کۆمەڵێک ڕێکخراو لە ناو ئەم تۆڕەدا یەک دەگرن کۆدەنجیەکی بەهێزتر دروست دەکەن وەکو ئەڵێ دەنگیان بەرزتر و بەهێزتر دەبێ و ڕەنگە زیاتر داواڕەواکان باشتر بچێتە پێشەوە زۆر باشە کاکشانە زۆر جارێ ماڵین خاوەن پێداویستی تایبەت تواناسازیەکانیان زۆر باشن بەڵام ئایا
بۆ بەکار نایە ئەمە پرسیارەکانی بۆ ناتوانین ئێمە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بۆن لە ڕێکخراوەکانە لە دام و دەستگاکانە لە هەموو بوارە جیاوازەکانە ینی ئێستا زۆر چیر ئۆفیسەکانە بینین کە کۆمەڵێک کەسکارەکە لە ڕووی ئایتیەوە کۆمەڵێک کارەکە لە ڕووی هوەریەوە کۆمەڵێک کەسکارەکات کە بتوانێت ئەم پرۆژەی هەبێ پرۆژەکەی بەرێتە بواری جێبەجێکردنەوە ئەمانە تا چەند کاری لەسەر بکرێ مادامیەوە تۆڕێکتان دروست کردووە ئەم دەنگە بگاتە پەرلەمان بتوانن بڕیارێکی یاسایی لەسەر بن ئێوە هەوڵی ئەوایەن کەمانە بە شێوازێکی باشکاری بۆ بکەن دیارە هەر تۆڕی یەسویکان بەڵێ ئێمە ئەتوانین لە ناوەکەیەوە دیارە کە بەڵێ بەڕاستی خاوەن پێداویستی تایبەت ئەتوانێت هەم داواکاری مافی خۆی بکە هەم ئەرکەکانی جێبەجێ بکە هەم کار بکە هەم ئەوەی کە پێویستە لە کۆمەلگایە بیکە ئامانجێکی ئێمە ئەوەیە کە خاوەن پێداویستی تایبەت دەرەجە دوو نییە خاوەن پێداویستی تایبەت مرۆڤە و مافی هەیە و ئەرکی هەیە لەبەرەوە بەڵێ ئێمە هەم وەکو هەموو ڕێکخراوەکان کە لە ناوم تۆڕین و هەم وەکو تۆڕەکە بە یەک دەنگ کۆمەڵێک داواکاریمان هەیە یەک لە داواکاریەکانمان هاوتاکردنی موچە و ئیمتیازاتی کەسانی خاوەن پێداویستی تایبەتە بەم شێوازە ئەیڵێن بۆ ئەوەی کە تەنها موچە نەبێ وەکو لایەنی یاسایی لەسرم نەکەوێ موچە و ئیمتیازاتی کەسانی خاوەن پێداویستی تایبەت هاوتا بکرێ بە یاسای عێراق بە یاسای وەکو بەغدا لە بەرەوەی هەموو چین و توێژەکان ئێستا هاوتا کراون و لایەنێکی ترکە ئێمە جەختی لێکەینەوە جێبەجێکردنی یاسای ژمارە 22 ساڵی 2011 خاوەن پێداویستی تایبەتیەکانە کە بۆ ئەمە ئێمە فشاری بەردەواممان هەبووە لە ڕابردوودا و ئەم جارە وەکو تۆڕەکەمان فشار و بەرگری و خەباتی مەدەنی خۆمان بەکارەهێنین و لەبەر ئەوەی ئەو یاسایە کۆمەڵک بابەتی باشی تایە لەوەی کە جەنابەت ئاماژەت پێکردیانی بۆ نمونە هەلی کار بۆ خاوەن پێداویستی تایبەت لە 105 هەلی کار لە فەرمانگە حکوومیەکان دانراوە بۆ خاوەن پێداویستی تایبەت بەڵام پێویستە لە کەرتی تایبەتیشە ئەمە لەبەر چاو بگیرێ لەبەرەوەی ئێمەی خاوەن پێداویستی تایبەت دەتوانین لە کەرتی تایبەت کار بکەین یعنی گرنگە لەسەر حکوومەت لەسەر بەڕێوەبەرایەتی کۆمپانیاکان چۆن کاتێک کە کۆمپانیایەک دامەزرێ ئەینێرێت بۆ باج و دەرامەت و بۆ باجی کۆمپانیاکان و بۆ کۆمەڵێک بەڕێوەبەرایەتی تر بۆ دایرەی زەمان و بۆ هەنێک دایرەی تر بۆ ئەوەی کە مامەڵەکانی تەواو بکە پێشنیازی ئێمە من لەم کەناڵە جوانەی خۆمانەوە یەکەم جارە پێم وابێت ئەوە ئەڵێم دەکرێ مەرجێکی تر زیاد بکرێت بۆ سەر ئەو کۆمپانیایانە ئەویش بە دامەزراندنی چەند کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە بە پێی ڕێژەی توانای کۆمپانیاکە ئەگەر کۆمپانیایەک گەورەیە و ئەتوانێت زیاد لە 20 کارمەندی هەبێ با کارمەندێکی خاوەن پێداویستی تایبەت لە ناویان بێ ئەمە کاکشانەوە تەنیا بە حکوومەت ئەکرێت یان بۆ نمونە لە ڕێگەی تریشەوە بە کاری تریش ئەکرێت باوەڕە دروست بکرێت قەناعەت بهێنرێت بە توانای ئەوانیش بەڵێ برێستە بۆ جەنابتان ڕوونەکەمەوە دیارە ئەمە وەکو لایەنی سەپاندنی بڕیار بەڵێ دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بیکە لە بەرەوەی ئێمە یاسایەکمان هەیە دەڵێ یاساکە لە 103 لە کەرتی تایبەت خاوەن پێداویستی تایبەت دەبێ هەبێ باشە تۆ ئەمە چۆن ئەچەسپێنیت بەم ڕێگایە بێ کە ئێمە ئاماژەی پێەکەین دەبێ بڕیار هەبێ ڕێنمایی هەبێ بۆ جێبەجێکردنی ئەم یاسایانە کارگەمان ئەکرێتەوە کۆمپانیا ئەکرێتەوە ڕێستۆرانت ئەکرێتەوە هۆتێل ئەکرێتەوە یەکێک لە مەرجەکانی ئەوە بێ بەپی ڕێژەی کارمەندەکانی کارمەندێک یا دوو کارمەندی خاوەن پێداویستی تایبەت دابمەزرێنرێ ئێوە ئەزانن هەموو کارمەندێک لە هەر جێگایەکە کە وەردەگیرێ بەگرێ بەس دەچێ ماوەیەک لە ژێر تەجروبەیە پرۆڤیشن پیرێتە ماوەی چاودێریکردنە خاوەن پێداویستی تایبەتەکەش گەرباش نەبێ کەواتە لەو ماوەی چاودێریە دەرناچێ کەواتە ئەگەر تۆ تواناکەی ئەسەلمێنی ئەگەر توانای هەبوو ئەمێنێتەوە ئەگەر توانای نەبوو نامێنێتەوە لەبرەوە داوای ئێمە لەوەیە کە دەکرێت ئەم یاسایە ڕێنمایی بۆ دەربکرێت و جێبەجێ بکرێت و کۆمپانیاکان ناچار بکرێن کەرتی تایبەت ناچار بکرێت بە دامەزراندنی کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە ڕێگەی سیڤیەوە یعنی دەکرێت بە سیڤ بێت خاوەن پێداویستی تایبەتی خاوەن توانە وەربگیرێ یەکێکی تر لەوانی کە ئێمە لە تۆڕەکەمانە جەختی لێ دەکەینەوە دەکرێت نیشتەجێبوون بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان دابین بکرێت ئێمە
وەکو ڕێژەیەک داوایەکەین، یعنی بۆ نمونە دەکرێت کاتێک کەەوە بەرهێنێک پرۆژەیەکی نیشتە جێبوون دروستەکە، دەکرێت لە پرۆژەکەیە چەند یەکەیەکی دیاری کراو بەپێی پرۆژەکەی بدرێت بە خاوەن پێداویستێ تایبەتەکان بەپێی تیر و پشک و بەپێی شیاوێتی و بەپێی پێوەر. لەبەرەوە ئەمانە کۆمەڵێک خاڵن کە ئێمە بەردەوام جەختی لێکەینەوە و دەشمانەوێت ئەو ڕێکخراوانەی کە لە ناوم تۆڕین و هەر ڕێکخراوێکی تر و هەر لایەنێکی تر بێتە ناو تۆڕەکەمانە و بەیەکەوە پشتیوان بین بۆ جێبەجێکردنی ئەم داوا ڕەوایانە کە پێم وابێت داوای ڕەوان و قابلی جێبەجێکردنیشە. زۆر باشە کەواتە هەموو ئەم خاڵە گرنگانە ئێوە هەستاون بۆی کە بینوسنەوە و جارێکی تر بچێتە بەردەمی ئەو کەسانەی کە بۆ نمونە باسی خاوەن پرۆژەکانت کرد، بۆ نمونە ئەمە یەکێک بێت لە داواکارەکانی ئێوە، بۆ نمونە باسی هەلی کارت کرد، مافی ڕەوای موچەیەکی باش بۆ خاوەن پێداویستی تایبەت. ئەمانە ئێوە وەکو نووسراوێک داتان ناوە بۆی کە بتوانن بیخەنە بەردەسی ئەو کەسانی کاتوانن بڕیان لەسەر ئەم بابەتە بن بۆی کە ئێوە بتوانن سوودمەند بن. ئێمە لە ڕابردووشە وەکو ڕێکخراوەکان بەردەوام ئەم فشارانەمان کردووە و ئەم داواکاریانەمان کردووە، بەڵام ئێستا ئەمانەوێت لە چوارچێوەی ئەم تۆڕەشدا کە پلانمان بۆ داناوە سەردانی بەڕێوەبەرایەتیەکان بکەین و سەردانی وەزارەتەکان بکەین بەپێی ئەو پلانەمان کە هەمانە و پلانمان هەیە لە ماوەی داهاتوودا لەسەر ئاستی حکوومەتی خۆجیایی پارێزگا نوێنەرایەتی بەڕێوەبەرایەتیەکان بانگێشت بکەین و ئەم داواکاریانیان پێ بڵین پاشەوەی کە تۆڕەکەمان زیاتر و زیاتر ئەناسێنرێ و دواتر لە داهاتوویکی نزیکدا لەسەر ئاستی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ئەم تۆڕە بتوانێت بەڕێوەبەرایەتیەکان وەزارەتەکان لایەنە پەیوەندیدارەکان بانگێشت بکە و گفتوگۆی کراوە بکرێت بۆ ئەوەی کە کۆمەڵێک پێشنیاز گەڵاڵە بکرێت و لە پێکهێنانی حکوومەتی نوێدا جێدەستێک دیاری بکرێت بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان، جا بە دامەزراندن بێ، بە موچەکانیان بێ، بە دابینکردنی هەلیکار بێ بۆ لە کەرتی تایبەت و شوێنی نیشتە جێبوون بێ، یاخود دابینکردنی هەلی یەکسان و ئاسانی خوێندن بێت، یاخود باشترکردنی ڕێگە و بانەکان و ژیانی خاوەن پێداویستیە تایبەتەکان بێت. زۆر باش کاکشانەوە بەڕێزت ئاماژەت بۆ کردوتت هەوڵتان زۆر داوە ئیشەڵڵا بە تەمەەن هەوڵەکانشتان چڕتر بکەنەوە. ئەو هەوڵانی هەتاکو ئێستا داوتانە تا چەند بە قسەکەی خۆ توانیوێتی ئەو فشارە دروست بکات، تا چەند توانیوێتی کاریگەری دروست بکات؟ تەوان ئێمە لە ڕابردوودا دیارە و لای بەڕێستان ئاشکرایە کە کۆمەڵێک ڕێکخرا و کۆمەڵی خاوەن پێداویستی تایبەت هەبووە هەمووی هەوڵی داوە، جا بە خۆپیشاندان بووە، بە بەیاننامە بووە، بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بیانووی هەبووە بۆ دۆخە جیاوازەکان. هەندێک جار بە بیانووی شەڕی داعشی نەگریسەوە، هەندێک جار بە بیانووی قەیرانی دارایی و بێموچەیی و دابەزینی نرخی نەوت و ئابووری سربەخۆ و دواتر کۆرۆنا و تا ئەم بابەتانە بوونەتە هۆکارێک کە ببنە بیانوو بەدەست لایەنی پەیوەندیدارەوە بۆ جێبەجێنەکردنی یاساکان. لە پاڵ ئەمەیە جەنابەت ئاماژەت بۆ کردوتت بەداخەوە تاکو ئێستا لانەیە نەکرابێ گۆڕانکاریێکی زۆر دروست بکرێت. من لە پرسیارە پێشوەکەم باسی ئەمەم کرد کە تا چەند لە پاڵ ئەو با بڵێن فشارە حکومیە و یاساییەکەیە هاوڵاتی ئەتوانە ڕۆڵ ببینێ بۆ نمونە خاوەن سەرمایەیەکە تا چەند خۆی تاکو ئێستا بەرپرسیارانە مامەڵەی کردووە کە هەلی کاری دروست کردووە، پرۆژەی نیشتە جێبوونی بووە، خانوویەک شوقەیەکی دابین کردووە بۆ خاوەن پێداویستی تایبەت. ئەمە تا چەند لای خۆمان ڕەنگی داوەتەوە. دەست خۆش دەوان خاوەن پێداویستیە تایبەتەکان پێویستیان بە خزمەتکردنە و لە هەمان کاتیشە ئێمە ئەڵین ئەرکیان هەیە دەبێت ئەرک و مافیان هەبێت. ئەوەی کە گرنگە بۆ ئێمە حکومەت بە تەنها نییە لەم بابەتەیە، بەڵکو کەرتی تایبەتیش دەبێت ڕۆڵی هەبێ. بۆ نمونە سەرمایەدارە بەڕێزەکان کە تا ڕادەیەکی باش پشتیوانمان بوون، بەڵام ئێمە داوای پشتیوانی زیاتر ئەەکەین
لەوەی کە هاوکار و پشتیوانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بن لە پێدانی هەلیکار یان لە دابینکردنی شوێنی نیشتە جێبوون کۆمەڵێک هەوڵ دراوە بۆ ئەو بابەتانە بەڵام ئێمە دەمانەوێت هەوڵەکان گشتگیر و زیاتر بکرێن یعنی من هەمیشە ناتوانم هەموو بابەتەکان بەڕەش ببینم نەخێر بێگومان خاوەن پێداویستی تایبەتەکانیش لەلایەن سەرمایەدارەکان لەلایەن کەرتی تایبەتەوە تا ڕادەیەک هاوکاری کراون یان دەستگیرۆیی کراون بەڵام ئێمە پێمان وایە دەبێ لە بری ئەوەی دەستگیرۆیی بکرێ و لە ماڵەوەدا بنیشێنرێ باشترە هەر هەمان ئەوەی کە بۆ دەستگیرۆیەکە بەکار دەهێنرێ بەکار بهێنرێ بۆ ئەوەی کە بتوانرێ کۆمەڵێک شوێندا بنرێ و خاوەن پێداویستی تایبەتەکان هەلیکاریان هەبێ یان بکرێن بە کارساز یعنی بۆ نمونە ئەو بڕەپارەیی کە دابین دەکرێ بۆ بابەتێک دەکرێ بدرێتە خاوەن پێداویستیی تایبەت بۆی پرۆژێکی بچووکی خۆی پێ بکە و ببێ بە کارسازێک لەسەر ئەوە لەبەرەوە ئەمانە گرنگن کە کاری لەسەر بکرێ بۆیە ئێمەش بەردەوام دەبین لە فشارکردنی خۆمان بۆ لە بەرگریکردن لە مافەڕەوەکانی خاوەن پێداویستی تایبەتەکان ئێمە بە هیوای ئەوەین کە بتوانین ئەم هەوڵانەتان لەم تۆڕەیە کاڵێن ئێمە ئەتوانین بێگومان ئەتوانن بتوانن کارەکانتان بۆ جێبەجێ بکرێ و ئاوڕێکی جدیتان لێ بدرێتەوە تاوەکو بە شێوازێکی باش ئێوەش بەشدار بن لە هەموو کار و پرۆژەکانە چونکە توانەکانی ئێوە هیچی تەمتر نییە لە توانای کەسانی تر بۆی کە بتوانن هەموو کەسێ سوودمە بێت دووبارە سپاس بۆ تۆ کاکشان سپاس بۆ کەناڵە جوانەکەی کورسات و ئێوەی ئازیزیش زۆر سپاس دەست خۆش بێت سپاس بۆ بەڕێزت